گۆڕەکانیش سەرمایانە. کەسێک نەمزانی کێیە پاڵتۆیەکی ڕەشی قەدیفە بەسەر شانە باریکەکانی کامۆدا دەدات. پێڵوەکانی بە تەواوی خوساون، لەبەر برژانگەکانیشی چاوەکانی بە ئەستەم دەکرێنەوە. لەژێر پاڵتۆکەدا تۆزێک خۆی گرمۆڵە دەکات. لە دەرەوە ئەو زەردەخەنەیە دەبینم کە دەیکات. هەز دەکەم وەڕزە، منیش هێندەی قازمە لەو زەویە ڕقە بدەم. خاکەناسیش لە گۆڕەکانی بەردەمی دەڕوانێت. منیش لە ناو یەکێک لە گۆڕەکاندام. سەرمام دەبێت. دەستەکانم لێک دەخشێنم و فویان لێ دەکەم. سەیری دەکەم. یەک پەنجەکانی دەتەقێنێت. بە 4 پەنجەی دەستە ڕاستی 3 پەنجەی دەستە چەپی دەگرێت و لە ئەژنۆکانی گیر دەکات. لە حەژمەتان چاوەکانی دادەخات. بێزاریەکیش کە وەک گیا هەڵچووە و پەلەقاژەیەتی خەریکە دەست بۆ یەخەی دەبات.